مەراسیمێکی تایبەت بوو فریان نەکەوتین لە ڕۆژی 21 یانزە بیکەین بۆ حکمی کۆمەڵی ئەشکالات و کە تاو نەبوونی پۆستەرەکان بۆیە خسمانە ئەم ڕۆژە هەم وەکو ڕۆژی ئاڵاژ بوو بەڵامی تر تێکەڵمان گشتەکان میمە چالاکێکمان کرد کە ئەبێت تەمایی شەڵا خێر بۆ کۆمەڵانی خەڵک و بۆ خزمەتکردن و بۆی کە ئەمەجارێکە هەم بیان خوێنینەوە هەم کە سوکاری بخێنم شەیدەکانیش بخوێنەوەنێ تۆزە دابڕان هەبووە لە مابینی ئێمە و کە سوکاری شەیدانە بەمە کۆمانکردنەوانی و هیوادارین بتوانین هەکبەیەکی پڕخێر بین بۆ خزمەتکردنی زیاتر ئێمە بنکەی تەندروستی شەیدانی بنکەی تەندروستیمان هەبوو لە کەڵەکەن فراوانمان کردمان بە مەڵبەندی تەندروستی شەیدانی کەڵەکەن کە مارکمانە خزمەتی شەیدان و خزمەتی کە سوکاری شەیدان و خزمەتی خەڵکەکە بکەین کە لێرەیە لە ڕێی ئەم مەڵبەندە هەموو مەڵبەندەکانی ترەوە توانین خزمەتیان تیا بکەین بۆیە هەستان بە کۆکردنەوەی سەرجەم شەیدانی کوردستان کە هەموو لایەنەکانی تایە بزات لە سەرۆمیان وێکی نیشتیمانی کە 4-5 فەرماندەی تایە و دایان شەیدی ترماتیایەکە لەگەڵ کوک لە چیمەر شەید بوون ئیتر هەمیانمان کۆ کردەوانی و پێشکەشمان کرد بە مەڵبەندە کە ئەبێت تەمایی خێر بۆ خزمەتکردن و بۆ گەشەکردن و بۆ تەندروستکردنی کۆمەڵانی خەڵک